لە سەرەتای شەڕی داعشەوە تا ئێستا کەوا نزیک دەبێتەوە لە 2 ساڵ ژمارەیە گوندی کوردنشین لە ناوچە کوردیەکانی پارێزگای مووسڵ و دەوروبەری کەرکووک کەوتونەتە ژێردەستی داعش و هێشتا ئازاد نەکراون. بەشی زۆری ئەو گوندانە کەوتونەتە مێحوەری غازر لە ڕۆژئاوای هەولێر کا گوندەکانی وەردەک و توولەبەن و چەمەکۆر و گەزەکان و کولەبۆر و کەبەرروود دەگرێتەوە. بەشی زۆری دانیشتوانەکانیان کاکەین. بێزگا لەمانە هەردوو گوندی کوشافی کوردان و مشار لە مێحوەری گوێریش تا ئێستا لە ژێردەستی داعشدان. بەرپرسی مێحوەری غازری پێشمەرگە دەڵێ هۆکاری ئازاد نەکردنەوە و ڕاوەستانی هێرشەکان لەو مێحوەرە بۆ ئەوەیە لەوێوە ئامادەکاری دەکرێت بۆ شەڕی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ. گوندەکانی کە لە ژێردەستی داعش ئەماون کاکەیەکانن ئەوە لە توولەبەن و لەو منتیقەی خوارەوە کە لە ژێردەستی داعشایە لە دو ئەوە گوندی شەبەکەکان دێن ئەویش 12 گوندێکن ئیتر ئەوانەی ماوە دوو دێ دەی تورکمان هەیە باقی مندی مەسیحەکانن لای بەرتەلە و مەرتەلەوە ئەو ناوە ئەوانە لە ژێردەستی داعش ئەماون و ئەویش چاوەڕێیەکەین کە لە فرسەتێکە یان لەگەڵ هێرشکردن بۆ سەر مووسڵ بتوانین کە ئەو گوندانەش ڕزگار بکەین. ئەگەرچی بەشێک لە مێژوونووسان باز لەوە دەکەن کە قەزای حەویجە و نەحێ و گوندەکانی دەوروبەری کوردنشین بوون بەڵام زیاتر لە 70 ساڵە لەلایەن حکومەتەکانی عراقەوە لەژێر سیاسەتی تعریبکردن دانیشتوانە ڕەسەنەکەی دوور خراونەتەوە و عەرەبی هاوردە خراوەتە شوێنیان. فەرماندەکانی پێشمەرگە لە مێحوەری کەرکووک ڕای دەگەێنن ئێستا لە پارێزگای کەرکووک هیچ گوندێک و ناوچەیەکی کورد لە ژێردەستی داعشدا نەماوە. ئەگەر ناحی تاریخیەکەی سیرکەین یا با بڵین لە ڕووی جوغرافیەوە بێگومان ئێمە سنوورمان حەمرینە تا حەمرین بە سنووری کوردستانی ئەزانین لە هەر جێگایەکەوە بێ بەڵام لە ڕووی واقعیەوە هیچ شوێنێک نەماوە ئێستا کوردی تیا بژێ و نەگەڕابێتەوە ژێر دەسەڵاتی هێزی پێشمەرگەی کوردستان چونکە ئەو هینانە ئەو شوێنانەی کە ماون 1 مەتر تاپۆ بەناو هیچ کوردێکەوە نیە و هیچ کوردێک لە قەزای حەویجەدا نانیش. ئەگەر ئەو گوندانە لە دەستی داعش ڕزگار کرانەوە کە هی کوردن ئەوە سنووری ڕاستەقینەی هەرێمی کوردستان تۆخ دەکرێتەوە لەگەڵ عراق. بەڵام جیاوازەکەی ئەوە دەبێ کە ئەو نەخشە و ناوچانەی تێدا نابێ لە سەرەتای دامەزاندنی عراقەوە هی کورد بوون چونکە بەهۆی سیاسەتی تعریبکردنەوە دانیشتوانە ڕەسەنەکانیان دەیان ساڵە لە جێدی خۆیان دوور خراونەتەوە عەرەب خراوەتە شوێنەکانیان. هێرشقادر NRT هەولێر.